ئازیزانم خۆشەویستانم سڵاوتان لەبێت من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕەوان بە دیدارتان شاد بوومەوە ئەو دەمەی مەحاڵ بە چۆکدادێنیت ئیدی لە خانەوادەیەکی هەژارەوە توانەکان پەل دەهاوێژن و تا لوتکەی سەرکەوتن ناوەسن بەشێک لە خانمانی کورد هێندە کارە و کاریگەرن کە پلە و پۆست پێویستی بەوان دەبێت میوانی ئەم جارەی پێشڕەوان پێشڕەوی تێپەڕاندووە و هەمیشە بەلێ هاتووی خۆی سادەی بە کۆمەڵگاکەی دەبەخشێت ئەویش دکتۆر ڕێواز فایق ئەندامی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستانە سڵاوتە بێم کاتە باش خاف ڕێواز سپاس بۆ ئەم پێشوازیە سەرەتا بە سیڤیەک لەسەر ژیانی تۆ دەست پێکەین دواتر دەست بە پرسیار و گفتوگۆکانەکەین فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤیە بین لەسەر ژیانی خات و ڕێواز ڕێواز فایق حوسێن لە یەکی تەمووزی ساڵی 1970 لە گوندی پێبازی سەر بە قەزای کەلاری ناوچەی گەرمیان لەدایک بووە بڕوانامەی بەکالۆریۆس لە یاسا و ماستەر لە یاسای نێودەوڵەتی تایبەت و دکتۆرای لە یاسای شارستانیدا هەیە ئەندامێتی لەم لیژنانەدا هەبووە بڕیاردەری لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە نێوان ساڵانی 2013 بۆ 2018 ئەندامی لیژنەی پیشەسازی وزە و سامانە سروشتیەکان لە نێوان ساڵانی 2013 بۆ 2017 ئەندامی لیژنەی یاسایی لە ساڵانی 2017 بۆ 2018 لە ماوەی تەمەنی کارکردنی ئەم پۆستانی وەرگرتووە یاریدەدەری دادوەر و لێکۆڵەری داد لە دادگای بەرایی دەربەندی خان لێپرسراوی بەشی یاسایی لە پەیمانگای تەکنیکی سلێمانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە خولی چوارەم ماوەیەکی شۆک مامۆستای زانکۆ کاری کردووە لە ئێستادا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزانم خۆشەویستانم ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار ڕوبەڕووی خات و ڕێوازەکەینەوە سەبارەت بە ئەزمموی سەرکەوتنەکانی بڕینی قۆناغەکانی ژیانی کە ئێستا ئەم خانە پێشڕەوەی لێ دەرچوە بێگومان پێشڕەوە چونکە ئەگەر پێشڕەو نەبووە و سەرکەوتو نەبووە من نەمەتوانین لە پرۆگرامی پێشڕەوانە دیاری بکەم و پرۆگرامی لەگەڵ بکەم دووبارە سڵاوت لێبێت ئەمڕۆ دوور لە سیاسە دوور لە جەنجاڵی ژیان کۆمەڵێک پرسیارمان سەبارەت بە توانە و ئەزمموی تو ئامادە کردووە ئامادەی بۆ پرسیارەکان زۆر باشە سەرتا بۆ دەست پێکەین بەو پێی کە کوردستان لە هەموو شتێک پیرۆسرە وەکو خانمێکی کورد پێناسە بۆ خاک و نیشتیمان چییە؟ خاک دایکە نیشتیمانیش ئەو باوەشە گەرمەیە کە هاوڵاتیەکانی لە باوەشەگرێ و ئەو شوێنەیە کە هەمومان تیا هەز بە ئارامی و ئاسوودەیەکی بێگومان ڕەنگە هەندێک جار گلەیمان هەبێ ناڕزاییمان هەیە بێ نیگەرانیمان هەبێ بەڵام کە قسەیەتە سەر خاک و نیشتیمان پیرۆزێ یەکێکە لە پیرۆزیەکانی هەمومان بۆ منیش وەکو هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە بێگومان ئەتوانین بڵێ خۆشەویستێکی ڕۆحیە پەیوەستە بە ڕۆحەوە بێگومان زۆر باشە دوور لە سیاسە دوور لە کۆمەڵێک کارکردنی سیاسی سەر و سەودات لەگەڵ چ بوارێکی دیکەیە هەیە وەکو خۆت خۆی من جگەلەوەی ئیش ئەو مەجالە دەکەم لە مەجای سیاسیا ئیشەکەم توێژەرێکی ئەکادیمیشم لەبەرەوەی پێشتر مامۆستای زانکۆ بووم و توێژینەوەکانی خۆم بە بەردەوامی کردووە لە ئێستاە زۆرتر خەریکی توێژینەوەکانمە بووم کە کارکردنم بۆ ئەوەی 6 توێژینەوە تەواو بکەم بۆ ئەوەی پلەی زانستی پرۆفیسۆری وەربگرم زیاتری بایەخەکەم بەو بوارەیە کەمێکی سەری تەلەڤیزۆنەکەم لە تەلەڤیزۆنیشا سەری یاریەکەم زۆر باشە یاری واتەمە بەسە وەرزش و ئەوانەیە لەسەر یاری تۆپی پێەکەم بە شێوەیەکی گشتی زۆر باشە کاتە حەزت پێێتی وتیما بۆ هەیە زۆر باشە خات و ڕێواز بەدەر لەوە عنی لە ڕۆی بۆ کتێب خوێندنەوە کاتی خۆت تەرخان کردو بۆ کتێب خوێندنەوە یاخۆت ئەگەر بخوێنیتەوە چ بوارێک زیاتر حەزت پێێتی خۆی زۆرتر لە بواری پسپۆڕی خۆما خوێنمەوە کە منجالی قانونە جاریش لە منجالی سیاست ئاخێنمەوە لە منجالی کۆمەڵناسی سیاسیش ئاخێنمەوە بەڵام زۆرتر ئەوەی کە تایە ئەخوێنمەوە زیاتر بایەخی پێدەم بابەتی پسپۆڕێکی خۆمە لە هەموو بوارێک زیاتر زۆر باشە گەر بڵم قانون و سیاست کامی زیاتر بەلای تۆوە عنی ئاسوودەی بە تۆ بەخشیوە و کامیان هەڵەبژێری ئێستا لە ئێستا بێگومان قانون هەڵەبژێر زۆر باشە سەرۆک مام جەلال هەمیشە توانین بڵین کاریزمایەک بۆ کەسایەتیەک بۆ کە هەمیشە گرنگی بە سەرجەم چونی توێژەکاندا و پاڵپشتێکی باشی ژنانیش بووە ئەمەوێ بپرسم کە سەرۆک مام جەلال تا چ ئاسێک گرنگی بە توانای خانماندا و تۆ وەکو خانمێک تا چەند پاڵپشتی ئەوت بەدەستێناوە
خۆی پەروەردە و کەلتوری سەرۆک مام جەلال یاخوا ئەمڕۆی لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ پەروەردە و کەلتورێکە کە هەموو یەکێتیەکان لەسەری ئەڕۆن و کەلتوری مام جەلال بۆ بایەخدان بە ژن و بە ژنانی ناو یەکێتی و بە ژنان بە شێوەیەکی گشتی کەلتورێکە کەمایی فەخر و شانازیە بۆ هەمومان بۆ هەموو تاکێکی کورد بۆ هەموو ژنێکی کورد لەبەرەوەی بەشی هەرە زۆری و دەستکەوتانەی کە بۆ ژنانی کوردستان لە کاتی خۆی لە دوای ڕاپەڕین بەدەست هاتن ئەتوانم بڵێم بە مبارەکە بە دەست پێشخەری بە پشتیوانی ئەوان بووە بە پشتیوانی جەنابی مام جەلال بووە کە لە گۆڕینی یاسایباری کەسێتی لە بابەتی کۆتای ژنان لە گۆڕینی ئەو مادانەی کە لە یاسایی سزادانی عراقی دژی ژنان بوونیان با بڵین ناعەدالەتیان بەرامبەر بە ژنانتیا بوو لە هەرێمی کوردستان ئەو دەست پێشخەر پشتیوان خاوەن بیرەکەش بووە و بێگومان لە دەستوری عراقی ژێکێک لەو کەسانی کە زۆر پشتیوانی لە حزوری ژن لە مافەکانی ژنان کردووە بێگومان یەکێکیان سەرۆک مام جەلال بووە ئەگەر لە هەرە دیارترینیان نەبوو بێت سەبارەت بە خۆم ئەو کاتێک کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کارمانە کرد یا با بڵین لە ڕێکخراوە جەماوەریەکانی یەکێتی کارمانەکرد نمونەیەک ئەهێنمەوە کۆنگرەی ڕێکخراوی ئازادی لاوان بوو من خۆم دەستی دامەزرێنەری ڕێکخراوەکە بووم ئەندامی سکرتاریەت بووم کۆنگرەمان کرد جارێکی تر خۆمانمان کاندی دەکردەوە بۆ ئەوی ببینەوە بە ئەندامی سکرتاریەت من هیچ بەرنامەیەکم نەبوو بۆ ئەوی ببم بە سکرتێری ڕێکخراوەکە بەڵام بەرپرسی ئەو کاتی مەکتەبی ڕێکخراوەکان بڕیارێکی دا کە لیستی ژنان و لیستی پیاوان بۆ خۆپاڵاوتن جیاکاتەوە هەر کەسێک لە لیستی پیاوان دەنگی یەکەم بێنێ بێ بە سکرتێری ڕێکخراوەکە بەڵام هەر کەسێک لە لیستی ژنان دەنگی یەکەم بێنێ نابێ بە سکرتێری ڕێکخراوەکە چونکە دەنگدان بە ژنەکان بە شێوازی کۆتا دیاری کرابوو ئالەساز بە شێوازی کۆتا دەنگەدرێ بە ژنەکان ینی ئەندامانی کۆنگرە ئەبێ دەنگ بدەن بە نۆژن بۆیە احتیمالی ئەوە هەیەکێک لە ژنەکان زۆرترین دەنگ بێنێ نابێ ئەو بێ بە سکرتێر منیش بۆ خۆم زۆر پێم ناخۆش بوو لەبەرەوەی لە دوو سێ ژنی بیدایەت کە ڕێکخراوەکەمان دامەزان بوو من یەکێکیان بووم ئەندامی سکرتاریەت بووم یەکێک بووم لە چالاکەکانی ڕێکخراوەکە وتم دەستم بەرز کردەوە چوومە سەر ستەیجەکە وتم من لە ناو لیستی ژنانە خۆم تەرشیح ناکەم خۆم ناپاڵێوم من ژنم بەڵام مادەم بڕیارتان داوە بە زۆر ئەبێ یان نەک بە زۆر بە شێوازی کۆتا ئەبێ خەڵک دەنگ بدا و بڕیارتان داوە ئەوەی کە لە ئەبێتە ینی دەنگی یەکەمی کۆنگرە ئەبێ لە لیستی پیاوان بێوە ئەو سکرتێر بێم لە لیستی پیاوان خۆم کاندی دەکەم و داوا لە هەموو ئەندامانی کۆنگراکەم هیچ کەسێ وەکو ژن دەنگم پێ نەدا دەنگم پێ بدەن وەکو خۆم بوو کۆی کە لەم ڕێکخراوە ئیشم کردووە دەنگی یەکەم بەو مەبەستە ناکەژنم وەکو خۆم دەنگم پێ بدەن و جۆرێکیش بوو لە تەحەدا بووم چکە زۆرم پێ ناخۆش بوو کە ئەویان کرد و هیچ نیەتێکم نەبوو هیچ بەرنامەم نەبوو هیچ پلانیشم نەبوو کە دەنگدان کرا من دەنگی یەکەمی لیستی پیاوانم هێنا زۆر باشە ئەو ڕێبازی ئەمە باسی پشتیوانەکەی مام جەلال بکەن کە دەنگی یەکەمی پیاوانم هێنا دەنگۆیەک دروست بوو بەرپرسی و کاتی مەکتەبی ڕێکخراوەکان وتی ناتۆ هەروەکو ژن ئیسفادەت کردووە سوودت بینیوە لەوەی کە دەنگت هێناوە تۆ نابی بە سکرتێری ڕێکخراوەکە ئیتر بوو بە کێشە کۆبوونەوەیەک کرا سەرۆک مام جەلال سەرپەرشتی کۆبوونەوەکەیە کرد بۆم باس کرد کە چۆن بووە وتی کچی خۆم تۆ سکرتێری ڕێکخراوی ئازادی لاوانی ئێستا منەوە بە پشتیوانێکی گەورە زانمەر چەنە حەقی خۆم بوو وتم ئێستا من سکرتێری ڕێکخراوەکەم وتی بەڵێ وتم بەڵام من نامەوێت سکرتێر بم زۆر سوپاسی پشتیوانێکە دەکەم پلانمدا نەناوە بۆ ئەوی سکرتێر بم من وەکو تەحەدایەک چوومەتە سەر لەو لیستە خۆم پاڵاوتووە ئێستا من تەنازولەکەم بۆ ئەوەی کە هەڤاڵێکی تر لەناو کۆبوونەوەکە ببێ بە سکرتێر لەبەرەوە بە شخصی بۆ خۆم ئەوە بە پشتیوانێکی گەورە ئەبینم با لەسەر حەقیش بوو بێتم و پێم وایە ئەوەشی ئێستا ئێمە بەدەستێهێنین لە ناو یەکێتیە هەر کەلتورەکەی مام جەلالە بۆ سەرکردایەتی تازەی یەکێتی بەجێماوە بۆیە هەر دەستکەوتێکمان هەبێ هێشتا هەر بە دەستکەوتی زۆر باشە هەمیشە سەرکەوتوبی ئەو ڕێبازی سەرۆک مام جەلالێکێک لەوانە داکۆچیکردن لە ژنا بوو کە بەردەوام یعنی داکۆچی کارێکی سەرسەخت بوو یا خۆت ژنانی بە بەردەوامی ئەهێنایە پێشەبووی کە توانەکانی خۆیان بدۆزنەوە بۆی کە ئەو وزەیە کە هەیەە لە هەر بوارێکا بێ خۆیان بدۆزنەوە بەهۆی ئەو ڕێبازەوە بەهۆی ئەو پاڵپشتەوە کە تاوکو ئێستاش بەردەوام و ڕنگدانەوەی هەیە هەرێکە بە جۆرێک ژنان تا چەند توانیمانە لە بوارەکانی خۆیانە لە مەجالەکەی خۆیانە ئەسپی خۆیان تاودا و توانیوانەکەەوە خۆیان بسەلمێنن ئیتر بەدر لە بواری سیاست لە هەر بوارێکی دیکە بێت
خۆی ڕەخساندنی دەرفەتی یەکسان توانای یەکسان و لێهاتووی یەکسانیش دروستەکە ینی ئەگەر دەرفەتی یەکسان و زمینەی یەکسانت بۆ هەموو لایەکۆکو یەکتری ڕەخسان لە دەرەنجامەکە بە یەکسانی یا خەڵکی لێهاتوو خەڵکی بەتوانە بەرهەمە ئەهێنیت. بن باوەڕ ناکەم تا ئێستش ئەوەی کە پێوتە دەرفەتی یەکسان و بۆ ژن و پیاوەکو یەک تا ئێستا هێشتا بەرقەرار نیە، هێشتا جیاوازی هەیە لە ڕەساندنی دەرفەت. ڕاستە بە پێی قانون و ئەبێ وەک یەکبی لە ڕەنگە لە شارەکان هەمان دەرفەت هەبێ، بەڵام هێشتا ناتوانانی لە 100% بڵێ دەرفەتی یەکسان هەیە. بەڵام ئەو ژنانەی ئەو کچانەی کە دەرفەتی یەکسانیان وەکو هاوتا پیاوەکانیان بۆ ڕەخساوە مەوارد ئەوەی کە مەفروزە لە بەردەست بێ لە بەردەستیانە وەکو پیاو لە توانا و لێهاتوویانی هیچی لە پیاوەکان کەمتر نییە و بگرە لە هەندێک مەجال لە هەندێک بوار حاڵەتی جیاوازمان هەیە ژنی سەرکەوتوتر لە پیاوانیشمان ڕەنگە هەبێ لە بواری ئەکادیمی لە بواری پزیشکی لە بواری لە هەموو بوارە جیاوازەکان. بۆیە دەرفەتی یەکسان بەرهەم باڵێن خەڵکی یەکسان لە توانا و لێهاتووی بەرهەمە هەیە. ئەگەر چی لەوانەیە کۆمەڵە گلەی هەبێ لەوەی کە ژنانیش تاوەکو ئاسێک یعنی وەکو پیاوان کۆمەڵە شتیان پێ نەدراوە، بەڵام ئەمە شەگەڕێتەوە بۆ کولتوری چاقبەستووی کۆمەلگایە خۆت خێزانەکان کۆمەڵێکەوە ڕێناداکەوە ئەو بڵین خانمەی کە لەو ماڵەیە یاخود لەو خێزانەیە بتوانێتەوە بە ئازادانە لە بوارەکەی خۆیانەوە بدە. ئەمەش خاڵەکە بۆ ئەوە بێگومان دەرفەتی یەکسان یعنی ڕەخساندنی هەلومەرجی بابەتی گونجاو بە یەکسانی بۆ ژن و بۆ پیاو بۆ کچ و بۆ کوڕ تا ئێستا نەگەیشتوینەتە ئەوەی دەرفەتەکان یەکسان بێ، بەڵام لەو خێزانانەی لەو کۆمەڵگەیانەی لەو شارانەی لەو بوقع جوغرافیانەی کە دەرفەتی یەکسان هەیە ژنەکان وەکو پیاوەکان. زۆر باشە. من ئەم گفتوگویەمان پێم خۆشە هەر لەسەر بابەتی سەرۆک مامجەلال بمێنینەوە کەم تا زۆر دڵنیام کەوا وەکو سیاست بەرکەوتنتان لەگەڵی هەبووە ئەو شتێک کە یاخود ئەو ئایدیا و بیرکردنەوە ئەو باگراوندەی کە مامجەلال هەی بۆ لە سیاسەتە یاخود لە هەر بڵین لە کاتی ئاسایشا بێ لەگەڵ ئێوە چی شتێک بە بەردەوامی هزری توی داگیر کردووە کە لەلایەن ئەو بوو بێ خویەکی ئەو بوو بێ و ئەگەر یادەوەرێکی پێم خۆشە ئەم گفتوگویەمانی پێ دەوڵەمەند بکەین. خۆی پشودرێژی و بیرکردنەوەی قوڵ بۆ ڕاوێژکردن لە بڕیار سێشتی ینی تایبەتمەندی سەرۆک مامجەلال بوون کە هەمومان پێویستە لەسەری بڕۆین و من بۆ خۆم پێی کاریگەر بووم ینی کاتێک کەوتومەتە ژێر زەختێکی زۆر فشارێکی زۆر ویستومە زۆر پشودرێژ بم کاتێک کە پێویست بۆ قەرارێک بدەم وتومە با هەندێک بیرکەمەوە بەیانی دوو ڕۆژی تر ینی هێمنی و دان بە خۆیاکردن لە قەراردان زۆر زۆر مهمە. طبعاً دووربینیش ئێمە کەسمان ناگەین بە ئاستی ئەو لە بابەتی دووربینی و خوێندنەوە بۆ واقع، بەڵام هەوڵمان داوە بە ڕێگەکە بڕۆینانی ئەوەی کە زۆر پێی کاریگەر بوو من بۆ خۆم بە شخصی لە ژیانی سیاسی سەرۆک مامجەلال ئەو تایبەتمەندیانە بووە و بەڕاستیش زۆر ینی بڵێم یادەوەرێکی تایبەتم هەیە ڕەنگە تەمەنی من زۆر لەو تەمەنە نییە و بۆ هەواڵەکانی تری لە بەرنامەکانی ڕابردوو بینی و قسە کردوون. من هەتەنها ئەوەی کە یادگاری بێ بۆم ئەو یادگاری ڕێکخراوی ئازادی لاوان هەیە و یادگارێکی تریشم هەیە لەگەڵی کە کاتی کۆنگرەی سێهەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە ئێمە کۆبوونەوەیە کرا ئێمەش لێ بووین هەندێک ینی قسەمان کرد کە هەمومان قسەمان کرد یەکێک لەوانەی کە قسەی کرد من بووم پێم خۆش بوو کە قسەم کرد ئاینەکەکی لێ کرد و ئاینەکەکی دانا جا سەیری کردم کە گوێی لێگرتم تا قسەکانم تەواو کرد هەمان ئەو هینەم نەبینی هەمان ئەو پەرۆشی هەمان ئەو با بڵێین بە وردی سیرکردن و گوێگرتنم ڕەنگە بۆ هەمووان وەکو یەک نەبینی بێ دڵم خۆش بوو کە شتی ئەنووسی کاتێکی گوێی ئەگەر لە ئەوانی تر بەڵێ کە قسەم کرد هەندێک قسەم کرد اینجا ئاینەکەکی دانا و سەری بەرز کردەوە هەتا قسەکانم تەواو کرد سەیریەکردم زۆر دڵم پێی خۆش بوو ئیلهام بەخش بوو بۆ من بەڕاستە پاڵپشتێکی باش بوو بۆ ژمان زۆر باشە خات و ڕێواز ئێمە هەمومان یعنی بە تایبەتی بۆ ئێمەی میدیاکاران و ڕۆژنامەنووسان پێمان خۆشە کاتێکە خانمێکی سەرکەوتو ئەبینین هاوشێوەی ئێمە لە بوارێکە لە مەجالێکە ئیتر گەیشتونە تەلووتکە بپرسین کە چ هۆکارێک چ بابەتێک بۆ هۆی سەرکەوتنی ئەوە منیشە پرسم کە چی دەرچێک بۆ هۆی ئەوەی کە خات و ڕێواز بگەێنێ بەم سەرکەوتنانە.
خۆی هەندێک سروف هەیە بابەتین هەندێک هەلومەرجەیە بابەتین بۆ هەمومان ئەو هەلومەرجە تقریبا ینی هەیە بەڵام بە نسبی بە شێوازی جیاواز هەندێکیشی هەن کەسی و زاتین خۆین ئەوەی کە خۆیە و پەیوەندی بە خۆمەوە هەیە ناکرێ وا بڵێ بەڵام من خوێندکارێکی زیرەک بووم لە هەموو قۆناغەکانی خوێندنما یەکێک بووم لە خوێندکارە هەرە زیرەکەکان و یەکێک پیش بووم لەو کەسانەی کە باوەڕم وا بۆ ئەبێ لە مەجالێکە پسپۆڕی وەرگری ئەوەندە ئیمکانێت و توانات هەبێ کە تۆ لە مەجلیسێکا قسەت کرد خەڵک جۆت لێ بگرێ و متمانەی پێت هەبێ کە تۆ لەو مەجالەیە لە خەڵکی تر بە تواناتری ئەوە دایمەن هەوڵم داوە سعیم کردووە ینی هەر زانی بێتم ناچم بۆ هەر شوێنێک سعیم کردووە لەو مەجالەیە بۆی کە دەرکەوم وەکو کەسێکی لێ هاتوو بە توانا بە ئیمکانیت خەڵک ئامادەبی جۆم لێ بگرێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان بۆ سەرکەوتن زاتیە زۆر زاتیە و زۆر بایەخم بەم شکڵ و مەزاهر و ڕواڵەت و ئەوانە زۆر نەدا وەختی خۆمم زۆرتیا لە ڕاستیا خەسار نەکردووە پێویستت پێ نییە زۆر سپاس هەن زۆر سپاس نا هەموو ینی هەمومان ڕەنگە هەموو ژنێک ڕاستەوە حەزەکە جوان بێ حەزەکە بەڵام من یەکێکم لەوانەی کە لەو مەجالەیە کە زۆر گەنجیش بووم زۆر بایەخم پێ نەداون ئەو شتانەی کە بایەخم پێداوە شتی تر بووە ینی ویستومە و کۆڵم لە هەر شوێنێک قسەم کرد لە هەموو کەسێک زیاتر خەڵک سەرنجی قسەکان جۆم لێ بگرێ مهم بووە بەلامەوە ئەوی تریشی هەلومەرجی بابەتی بووە من خێزانەکەم پشتیوانم بوون ماڵی باپیرم لە ماڵی باپیرم گەورە بووم ئەوان کردیانم بەم دکتۆرە ڕێواسە ینی بنیادی سەرەتایی شخصیەتی من لە ماڵی باپیرم دروست بووە کە ئەوان دیۆگرێکی باش بوون بۆ ئێمە ینی کە مناڵ بووین جوان لێ ئەگرتین ئیحتیمامیان پێ ئەداین و هەر یەکەمان ینی لە خوشکەزاکان هەر یەکەمان کە لە چ مەجالێک ئیمکانیەتی هەبوایە خاڵەکانم پورم ئیحتیمامیان بەو مەجالە ئەدا بۆ ئەوی ئەو مەجالە تەتەور بکە وطبعا هەلومەرجەکانی تریش کە پەیوەندی بە کۆی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە توانیومە من ئیسیفادە بکەم لەو هەلومەرجەی کە هەبووە مەسەڵەن لەو قانونانەی کە هەبووە لەو دەرفەتانەی کە هەبووە لە مەجالی سیاسی بەباشی تەرکیزم خستۆتە سەر بەڕێی من تەرکیز خستن لە هەموو شتێ مهمترە ئینسان بۆ ئەوەی سەرکەوتوو بێ نابێت پەرت بێ پەلاماری هەموو شتێکدا ئەبێ نقطەی خۆی ینی خاڵی خۆی بۆ سەرکەوتن و لەکوێشە ئەزانێ مەوهیبەی هەیە ئەبێ ئەوە پەرە پێ بدام حاڵە نەکە لە هەم ئێستا مەجال هەیە من هیچی لێ نازانم پێم عیب نییە بڵێم وڵی لی نازانم یا ئەوە ئیشی من نییە بەڵام ئەو مەجالی کە بە مەجای خۆمی ئەزانم زیاتر و بواری کە توانات هەیە و هەستەکەیکەوە خۆتی تیابینیتەوە زیاتر و بوارە گرنگی پێ بدەیت گشتی تریش بزانی بەڵام ئەوە زیاتر ئیتر ماجستێرم خوێندووە دکتۆرام خوێندووە ئیتر ئەمە لە قەبە زانستیەکانم وەرگرم بوو ئەوانە هەمووی سڕی سەرکەوتنن نهێنی سەرکەوتنن ژنێک بۆی بێ سەرکەوێ بێ متمانەی خێزان بەدەستبێنێ متمانەی کۆمەڵگە بەدەستبێنێ متمانەی حیزبە سیاسێکی بەدەستبێنێ خۆشی لە مەجالێکە ئەوەندە بەهێز بکا کە خەڵک وەکو سپۆڕێک سەیری زۆر باشە هەمیشە سەرکەوتوو بیت خات و ڕێواز ئێستا سپاس بۆخوا خانمی زۆر ئەبینین لە مەجالەکانە ینی کۆمەڵگا زیاتر هۆشیار بۆ تۆ بەهۆی کۆمەڵێک ڕێکخراوە بە کۆمەڵێک هۆشیاری کۆمەڵێک لە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو پانێڵ و ئەو بڵین سیمینارانەی کەوا لەسەر هۆشیاری کۆمەڵگایە ینی سپاس بۆخوا ئێستا ژنان زیاتر بەرەو پێش چوونە ئەمە بپرسم کە تا چەند خانمان گرنگەکەوا لەسەر بنەمای چۆنایەتی پلە بۆسییان پێ بدرێت نەک چەندایەتی خۆی ئێمە هەردووکی پێکەوە گرنگە ینی هەردووکیە بێ پێکەوە بن کۆمەڵگەی ئێمە گەشەی لە مەجالەکانی ترا زیاتر گەشەی کردووە لە مەجای باوەڕبوون بە ژن متمانە بوون بە ژن ینی پێبەپی گەشەی کۆمەڵگەی ئێمە لە مەجالەکانی تر ئەو مەجالە زۆر گەشەی نەکردون ڕەنگە زۆرتر پەیوەندی بەوە هەبێ چەند تۆ ئیشەکەی مەدێک یان شەپۆلێکی تر هەیە دژی ئەو گەشەکردنە ئیشەکە لەبەرەوەی ناوێ وزەی ژن وەکو خۆی بێتە ناو کۆمەلگا لەبەرەوەی پێی وایە پۆستە با پێی وایە پلە دەبا و پێی وایە ئەوێتە مونافسێک ئەڵێ بەهار ینی زۆر نێن با بێن بەس با کەم بێن لەبەرەوە سیستمی کۆتا هەیە ینی ئەو سیستمی کۆتایە چەند باشە بۆەوەی لە ڕووی چەندایەتیەوە ژنانێک بچنە هەندێک شوێن ئەوەندەش خراپە لە ڕووی چۆنایەتی و کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە ژن پەرە بە تواناکانی خۆی بدا بۆی بتوانێت کێبەرکی مۆزوعی بکایانی کێبەرکی بکە لەگەڵ تواناکانی کەسێکی تر بە دەرلەوەی کەسەکە ژنە یا پیاوە وان لێ کردوین مەشغوڵیان کردوین بە خۆمانەوە زۆرتر بۆ نمونە لەو پۆستە 2 کورسی هەیە لەو ئەنجومەنە 2 کورسی هەیە لەو موئەسسەیە 3 کورسی هەیە بۆ ژنان لەو شوێنە 20 کورسی هەیە بۆ ژنان ئیتر ئێمە ئەوە ئەبین ینی تەرکیزە خەینە سەر ئەو 20 ئاگامان لەوەی تر نامێنەکەی پیاوانە لەبەرەوە هەردووکی زەرورە لەم قۆناغە لەبەرەوەی
لەبەرەوەی هێشتا تا ئێمە لە قۆناغێکین لە ڕووی چەندایەتی بۆی ژمارەمان هەبێ لە ناو دامەزراوەیەەکە پێویستە سیستمی کۆتا هەبێت تا و کاتێک کە خەڵک متمانەی تەواو ئەدا بە تواناکانی ژن وەگەینێک ئاستێکی گەشەکردن کە پێویستمان پێنامێنێ. طبعاً لە ڕووی چۆنایەتی شەوە مهمە. من قەت حەز ناکەم ژنێک بچێتە شوێنێک کە ناتوانێت ئەو شوێنە بەڕێوە ببا، کە ناتوانێت تیا سەرکەوتوو بێ، کە تیا پشت و درێژ نیە، کە تیا ئارام نییە، کە تیا ناتوانێت قائیدێکی باش بێ، چونکە پێم وایە بێتە نمونەیەکی خراپ بۆ ئەوەی کە لە ئایندەیە کەسێکی تر داوای پۆستێک بکا پێی بڵێن نایدین فلان کەسماندانا لەو شوێنە تیا سەرکەوتوو نەبوو. قەناعەتی تەواوی خۆشم هەیە ئەو چەندایەتی و چۆنایەتیش بە هەمان شێوە کاریگەری کۆمەڵگەی لەسرە، کاریگەری سیاسەتی لەسرە، کاریگەری عقلیەتی حیزبی سیاسی و عقلیەتی سەرکردایەتی سیاسی حیزبە سیاسیەکانی لەگەڵا. بەڵام ئەگەر ینی ئێستا ئازادم کەن لەوەی کە دەسەڵاتم هەبێ کە کێ بچێتە شوێنێک پێوەرەکە تا ڕادەیەکی باش ئەەکەم بە چۆنایەتی. بەڵام لەم قۆناغە ڕەنگە پێویست بێ هێشتا بابەتی چەندایەتیش گرنگ بێت، چکە ئەگەر تۆ دەرفەت نەدەی بە چەند ژنێک ڕۆیتە شوێنێ چۆن نتوانی تەقییمکەی ئەوە لە ڕووی چۆنایەتیەوە بەگەڵنی یانایەت بۆیە من پێم وایە هەردوو پێوەرەکە پێکەوە هەردووکیان گرنگن پێویستم بەیەکەوە. زۆر باشە. خات و ڕێواز ماوەیەک سەرۆکی پەرلەمان بووی، ئەمەوێ بپرسم کە چ بڕیارێک زۆر دڵت خۆش بوو و چ بڕیارێکیش بۆ مای دڵتەنگیت؟ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان زۆر ناخۆش بوو و ناچاری بوو. ئەوەی دڵم پێی خۆش بوو ئەو قانونانە بوو کە ئێمە لە پەرلەمانی کوردستان دەرمان کردن. بەشێک لەو قانونانە پێم وایە بنە ئەساسێکی باش بۆ ئایندە. ڕەنگە کاریگەری ڕاستەوخۆیان یەکسەر لەسەر ژیانی تاکەکان دانە نابێ، بەڵام ئەو قانونانی ئێمە دەرمانکردن بۆ بەهێزکردنی کەرتە ئابووریە نانەوتیەکان بوو، بۆ بەهێزکردنی کەرتی کشت و کاڵ، کەرتی پیشەسازی، کەرتی گەشت و گوزار، کەرتی بازرگانی بوون. لە ئایندە کاریگەریان دەرەکەوێ و کاتێک کە کابینەیەکی حکوومەتمان ئەبێ، ئێستا سەرەتاکەی دەست پێ کردووە، کابینەیەکی حکوومەتمانە بێ تەرکیزی خاتە سەر کەرتە ئابووریە نانەوتیەکان و ئەبێتە مایی بەهێزکردنی کەرتە ئابووریەکانی تر و فرەکردنی سەرچاوەکانی داهات. من دڵم بە هەموو ئەو قانونانە خۆش بووە کە لە هەر یەکێک لەو چوار بوارە دەرمان کردوون. دڵم خۆش بوو ڕۆژێکی قانونی پەروەردەمان پەسەند کرد بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمی کوردستانە کە قانونێکی کاری هاوچەرخمان پەسەند کرد. هەموو قۆناغەکان بۆ من ینی دڵم پێیان خۆش بووە، بەڵام ئەوەی کە دڵم پێی ناخۆش بوو بێگومان درێژکردن. زۆر باشە. خات و ڕێواز بەو پێی کە گەنجان توێژێکی گرنگی کۆمەڵگانە توانین سوودێکی زۆریان لێ ببینین، چکە گەر گەنج نەبێت ناتوانانی کۆمەڵگایەکی سەرکەوتوو بنیاد بنیت. وەکو خانمێک لە بوارەکەی خۆتا بە تایبەتی تا چەند گرنگیت بەو توێژە داوە؟ خۆی باەخدان بە بابەتی گەنجان بە شێوەیەکی گشتی ئەبێ بابەتێکی نیشتیمانی بێ و شتێکی کەسی نییە بڵێ ئێمە لە ڕووی کەسیەوە وا دەکەین و وا دەکەین. ئەبێ بەشێک بێ لە پلانی نیشتیمان، بەشێک بێ لە پلانی حکومڕانی و دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان و لە هەموو شوێنێکیش هەروایە. ئێمە لە پەرلەمانی کوردستان قانونمان دەرکردووە، بەشی زۆری ئەو قانونانەی دەرمان کردووە ئەساس بوون بۆ ئەوەی دۆزینەوەی کار بۆ گەنجان و پێم وایە لە ئێستاشە هیچ شتێک لە دۆزینەوەی کار و هەلی کار گرنگتر نییە بۆ گەنجانی هەرێمی کوردستان و بەڵام و کوتم کاریگەریەکانیان لە ئایندە دەرەکەوێت. سەبارەت بەوەی کە توانی ومانە ڕۆڵمان هەبێ لە کەمکردنەوەی کێشەکانە نەمانتوانیوە. سەبەبەکەشی ئەوە بۆ کە پلانی گشتی حکومی پلانێک نەبووە بۆ ئەوەی تەرکیزی لەسەر گەنجان و کۆی پلانێک بۆ تەرکیزی لەسەر اقتصاد بووە و حکوومەت و پەرلەمانیش پێکەوە پلانی حکومیان پلانی دەسەڵاتداری جێبەجێەکەن. بەڵام ئێمە یاسایەکمان دەرکرد بۆ قەدەغەکردنی مادە هۆشبەرەکان کە پێم وایە یاسایەکی زۆر باش بوو و ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی گەنجانی هەرێمی کوردستان ئاڵوودەبوونی بەشێک و کارکردنی بازرگانانی ئەو بوارەی لەسەر ئاڵوودەکردنی بابڵین گەنجان لە هەرێمی کوردستان. پێم وایە قانونێکی زۆر باشمان لەو بوارەیە دەرکرد و قانونێکی ترمان بۆ ڕێخستنی بەکارهێنانی چەک دەرکرد کە پێم وایە ئەویش قانونێکە کاریگەری باشی ئەبێ لە ئێستا و لە ئایندە لەسەر گەنجان. بەڵام ئەوەی کە زۆر بنەڕەتیە دۆزینەوەی هەلی کارە و چارەسەرکردنی کێشەی ئەو هەموو گەنجەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە کوردستان و لە عێراقیش کە کاریان نییە و لە زیاتر لە کۆبوونەوەیکی زۆر گرنگی خۆمان کە کردومانە لەسەر ئاستی سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی زۆر باڵا. هەموو جارێک نمونەم بەوە هێناوەتەوە وتومە ئێمە لە ئێستایان نزیک 500,000 گەنجی بێ ئیشمان هەیە و کۆمەڵگەی کوردەواری خۆی کۆمەڵگەیەکی بێ ئیشە. ئەبێ ئێمە لە شوێنێکە ئیتر تەرکیزمان لەسەر ئەوە بێ و هەموو
پلانی ئێمە تەرکیزی لەسەر ئەوە بێ کە ئیش بۆ گەنجانی هەرێمی کوردستان دۆزی. زۆر باشە خات و ڕێواز ئێمە ئەمڕۆ لە کەرکووکەوە وەکو ستافی کەناڵی کەرکووک سۆزی باوە گورگور و قڵا سەرکەشەکەیمان بۆ تۆ هێناوە. تۆ چیت هەیە بۆ ئەو شارە کوردستانیە؟ کەرکووک قودسی کوردستانە. کەرکووک با بڵین ئەو شوێنەیە کە هەمومان ئەبێ هەموو شتێکی لە پێناوە دابنین. ئێمە من وەکوی کوردێک وەکو یەکێتێکیش قساکەم باوەڕ ناکەم لە ناو یا استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستانە هیچ شتێک لە کەرکووک و لە خەڵکی کەرکووک و لە شاری کەرکووک گرنگتر بێ. من کەرکووکم خۆشەوێ گەرمیانیم لە ئەسڵا خۆم بەشێکم لەو شارە بەشێک ئەو شارە ڕۆحی هەمومانە. هەرەوە ژوای کرد کە لە هەڵبژاردنەکانی کەرکووک بەرپرسی یەکێک لە بازنەکانی هەڵبژاردن بم لەسەر داوای خۆم کە داوام کرد ڕاستە من لەسەر کردایەتی کەرکووک نیم بەڵام داواکەم یەکێک لە بازنەکانی هەڵبژاردنی کەرکووک پێڕاستێرن. سپاس بۆ خواتیا سەرکەوتوو بووین ئێمە وەکێتی بەشێکی گشتی تیا سەرکەوتوو بوو. هێندە بەسەکە قسەکەی سەرۆکمام جەلال دووبارە بکەینەوە کە کەرکووک قودسی کوردستانە و هیچ شتێک بایەخی لە کەرکووک زیاتر نییە. دەست خۆش بێ. خات و ڕێواز ئەم جلە جوان و ڕەسەن و کللتوری کە لە هەموو کاتێکە ئەبینین کە تۆ جلی کوردی لەبەرە چیرۆکی ئەمە چییە؟ حەزەکەین بزانین. خۆی یەکەم خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2013 کە خۆم پاڵاوت بۆ ئەوی ببن بە ئەندامی پەرلەمان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەرفەتی پێدام ئەچوین بۆ هەڵمەتی هەڵبژاردنەکان زۆربەی منە چوون بۆ گوندەکان باڵێن شارەکان و شارۆچکەکان لەوێ خەڵکمە بینی تەبان باشترین شتێک کە لەبەر تابێ بۆ هەڵمەتی هەڵبژاردن جلی کوردیە هیچ شتێک لە جلی کوردی باشتر نییە. داپۆشاوە جوانە سەرنجڕاکێشە و بۆ خێزانانشی کە ڕۆی با بڵێن ئێمە داوای دەنگیان لێ ئەەکەین ژنەکانیان ئاسوودەترن تۆ دەستێک جلی کوردیت لە بەرابێ لە زۆر شوێن پێیانەوتم بەردەوامە بی لەسەر ئەو جلەم و بێگومان بەردەوامە بوو. لە خولی یەکەمی پەرلەمان کە بڵین خولی یەکەمی خۆم دەکا خولی چوارەمی پەرلەمانی کوردستانەکە لە زۆر لەبەرمە کرد هەموو جارێ لەبەرم ناکرد شتی تریشم لەبەرە کرد دوای وای لێ هات تااقەتم نەما بەڕاستی جلیتر لەبەرکەم لێم بوو بە ینی سەیتر عادەتێکمە ئیتر ینی و بە سەبەبێکی تریشی من باڵا پۆشم پێم وایە جلی کوردی داپۆشراوترین و گونجاوترین جلێکە و پێم باشترە لەوەی کە جلێک لە کەنداوە بێت من لەبەریکەم یا جلێک لە تورکیاوە بێت من لەبەریکەم ئەوە جلی کوردیە و لە هەموو ڕوویەکەوە جلێکە جوانە سەرنجڕاکێشە نەک بەمانای وەکو ژنێک ینی بەمانای ژنێتی خەڵک خۆشی دەوێت خەڵک بە ئاسوودەیەوە سەیریەکە و خۆشم حەزم لێتی و ئیتر تازە ئەوە جلی منە. ماشەڵڵا زۆریش لێتە زۆری جوانە و لە هەمان کاتشا منیش کردومە بە یاسا لە پرۆگرامەکە سەرەتاوە بزانم سێ پرۆگرام بوو تر دوای کردم بە یاسا و وتم جلی کوردی لە هەموو جلێک جوانترش بە جلی ڕاستەنی کوردەواری خۆمانە. دەست خۆش بێ. خات و ڕێواز کاتی کەممان ماوە ینی بەرەو کۆتا ئەچینەگەر بکرێ بە تۆسێ بە پەلە و بە کورتی وەڵام بیتەوە حەزەکەم بزانم بە تا چەند ئامادەی کۆڕ و سیمیناری ڕۆشنبیری تایبەت بە خانمانەبی بەدر لە بوارەکەی خۆت بواری سیاست. داخەوە لەبەروی زۆر سەرقاڵی یەکەم زۆر سەرقاڵم دووەمیش زۆر دۆستێکی باشی ئەدەب و باڵێن شعر و ئەو شتانە نیم یعنی خراپیشە بەڵام ئیتر بەداخەوە زۆر باشە. تا چەند وەکو خۆت ئێمە هەموو خانمێک سەرسامی کەسێکیان بەدر لە خانمان هەر تاکێک سەرسامی کەسێکە بێت بەچی خانمێکی کورد زۆر سەرسامیت؟ حەز ناکەم ناوی کەس بهێنم هێرۆخان نمونەیەکی زۆر جوانە کە ئەتوانم بڵێم ڕەنگە هەموو شتێکی هێرۆخانم پێ باش نەبێ هەمووشمان وای بەڵام بەشی زۆری طبیعەتەکانی پێ باش بوو دوشتی زۆر مهم بوو بەلامەوە سەراحەت و جورئەت هیوادارم بتوانین ئێمە بە بەشێکی ئەو ڕێگای بڕۆین. زۆر باشە. هیچ نووسرا و بڵاوکراوەیەکت هەیە بەگشتی؟ بەس کتێبی بواری اختصاصی خۆمم هەیە بەڵێ سێ کتێبم هەیە لە بواری قانون. زۆر باشە. لە بڵین لە کۆتاییە ئەمەوێ بپرسم کە وەکو خێزانەکەت نیگەران نین لەوەی کە لەوانەیەەوە بە بۆنەی کارەکەتەوە زۆر جار بە بوونیە مەشغوڵێتەوە ینی سەرقاڵی دوات لێ بکەکەوە کاتێکی زۆر کەم بۆوان ببەخشیت. بێگومان وایە خۆی من کوڕەکانم گەورن
ئێمە 4 کەسی لە ماڵەوە لەگەڵ خەسووم لەگەڵ مانەژی ڕاستی زۆر سپاس ڕاستی ئەوەیە ئێمە هیچ شتێک بەبێ ڕاوێژ ناکەی باڵێن خولی یەکەمی پەرلەمانم تەواو کرد هەموو ئایلەکە کۆبووینەوە ڕازین من بۆ خولێکی تر خۆم کاندید بکەم وتیان بەڵێ وە کە بوشم جارش کە کۆنگرە کرا بەڵێن کۆنگری پێنجەمی یەکێتی دیسان کۆبووینەوە وەکو خێزانتم ڕازین من خۆم کاندید بکەمەوە بۆ سەرکردایەتی وتیان بەڵێ دوایی بۆ مەکتەبی سیاسی ڕازین داوای مەکتەبی سیاسی بکەم وتیان بەڵێ من هاوسەرەکەم پشتیوانێکی ڕاستەقینەمە من هاوسەرەکەی من لەوانە نیە لە تەلەڤیزۆن و شعر و شانامە بەسەر شنا بڵێ بەڵام بەڕاستی بەڵێ بەڕاستی و بەکردەی پشتیوانی ئەو نەبوایە من لێرە نەبووم و طبعا پشتیوانی کوڕەکانیشم ئێستا ڕەنگە ئەو هەموو قسەی بە ئێمە وترێ و هەموو لە سۆشیال میدیا قسەمان پێ ئەو وترێ ئەوانەگەر کوڕەکانم لەو جۆرە بوونایە کە کاریگەر ببوونایە بەوە ڕەنگە بەهاتنایەتەوە بیان تادا ئەو هەموو قسێت پێ وترێ بەسە بەڵام بەعکسەوە ئەوانیان ئەڵێن گوێ بە هیچ شتێ نەدەی لەبەرەوە پشتیوانی ئەوان زۆر باشە بەڵام منیش زۆر زوڵمیان لێ ناکەم شان چێشتیان بۆکەم بۆ دوونەوە چێشتەکەم ئەتەکبانێکی باش نازانم بەڕاستی بەستم مەجبوری هەموو خواردنێکە زانی هەموو خواردنێکە زانم بۆ ئەو کوڕەکانم خواردن بەبێ ڕۆن و بەبێ کەم خوێ ئەخۆن بۆ خەسوم و بۆ هاوسەرەکەشم خواردنیان ئەوەی ئەوان ناخۆن لەبەرەوە بێت دوو جۆر خواردنەکەم هەموو شەوێک یا شەو ناشەوێک ئەوان بە ڕۆژە بخۆن هەمیشە بەختەوەر بن چیان پێڵی لێرەوە خۆشمەوێت هەمویانم خۆشەوێت زۆر و داواکارم لە خوای گەورە مناڵی هەموو کەسێک پارێزێ و داواکارم لە هەموو خێزانەکان کە ئاگیان لە مناڵەکانیان بێ پەروەردەی باشیان بکەن ئاگیان لەو هەموو مەترسیە بێکە لە ناو کۆمەلگا هەیە سەرمایی هەموو دایک و باوکێک بریتی نییە لەوەی کەچی بەجێ ئەهێڵێ چەند سەروەت بەجێ هێڵێ بریتە لەوەی چەند مناڵی عاقڵی باش بەخۆ بەستووی باش پەروەردەکراوی بە ئەدەبی متەواضع بەجێ هێڵێ کە سوودی بۆ کۆمەلگا ببێ من داوا لە هەموو خێزانەکانەکەم ئاگیان لە ماڵەکانی خۆیان دەست خۆش بێ خات و ڕێواز وەکو خانمێکی سەرکەوتو لە کۆتاییە من هەموو خانمانی سەرکەوتو و پەیامی کۆتاییان لێوەرەگرم ڕێنماییت ئامۆژگاریت بۆ ئەو خانمانی کە سەرەتایانە ئەنوێ هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن یاخود هەمومان خانمین هەمومان حەزێکمانەیە هیوایەکمانەیە ئەمانەوە بەرەو ئیتر کاتێک کە خۆمان ئەدۆزینەوە ئەمانەوە بەرەو ئامانجەکانمان هەوڵ بدەین بەڵام وەکوتم لە سەرەتاوە کۆمەڵێک خێزان هەیە یاخود بەهۆی کولتورێک کە تاوکو ئێستا توانین بڵین پێش نەکەوتووە کاریگەری لەسەر ئەو خانمانە دروست کردو بە تایبەتی توانای خانمان چی بەو خێزانانە ئەڵەی وا چی بەو خانمانە ئەڵەی کە بیرۆکەی باشیان لە مێشکە توانایکی باشیانێ وزەیەکی باشیانێ چۆن بیخنە خزمەتی کۆمەلگاوە بە خێزانەکان نەڵێم متمانەتان باش پەروەردەی کچەکانتان بکەن متمانیان پێ بدەن پشتیوانیان بکەن ڕێگە بدەن وزەکانیان بەکاربێنن لە خزمەتی کۆمەلگا بە هەموو کچان و خانمانی ژەڵێم بخێنن لە بوارێکا پسپۆڕی وەربگرن خۆتان بدۆزنەوە بزانن حەستان لە چ بوارێکە ببن بە ئەستێرەی گەشتی بوارەکەی خۆتان خۆشتان لە نەخۆشی و لە ئاکارە خراپەکانی ناو کۆمەلگا پارێزن ڕێگە مەدەن بەکارتان بێنن ڕێگە مەدەن و کاڵا سێرتانکەن ئەبێ کۆمەلگە ئێوە ببینێ وەکو ئەستێرە و ئێوە ببینێ وەکو توانە ئێوە ببینێ و وزە و توانەکانی ئێوە ببینێ وەکو پێداویستێکی کۆمەلگا ئەوەش نایەتە دی ئەگەر ئێوە متمانەی خێزانەکانتان بەدەست نەهێنن متمانەی کۆمەلگە بەدەست نەهێنن لە بوارێک پسپۆڕی وەرنەگرن خوێنن و خوێنەوارێکی باش نەبن دەستە خۆش بێ ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ توایە گفتوگۆی بچێرین ینی کاتێکی ئەوە بەس نییە بۆ دەرخستنی توانای خانمانی وەکو تۆ بەڵامی تر ئەمە یاسایە و کاتی پرۆگرامەکە هەر ئەوەنەیە زۆر خۆشحاڵ بووم لاپای بەشداربوونت لە پرۆگرامەکە ئێمە قەڵغانێکی ڕێزلێنانمان بۆ تۆ ئامادە کردووە ئومێ دەکەم کەوا بەدڵت بێ ئەمە پرۆگرامی تایبەتی پێشڕەوانە بۆ خانمانێکەوە بەشدارە بن دەست خۆش دەکەم کەوا بەدڵت بێ بەدڵمە زۆر جوانە دەستەکانی زیاتری ئێمە یاساکی دیکەمانەیە کە ئەویش تێنووسی پرۆگرامی پێشەوانە ئەم تێنووسەوەکو یادەوەری بۆ ئەزمموی کارکردنی من لەم پرۆگرامە ئەمێنێتەوە ئیتر دەستنووسی خانمان بەجێ ئەهێڵین ئیتر وەکو خانمێک سەبارەت بە بەڕێوچوونی بەرنمەکە بێ پێت چۆنە تێبینی بۆ خۆم یاخۆت وەکو ئەوەی کە کێ بە شایستە ئەزانی کێ بە باش ئەزانی کێ بە خانمی پێشڕە و سەرکەوتو لە کۆمەلگا ئەزانی کەوا لە پرۆگرامەکانی داهاتوە هاوشەوەی تۆ لەسەر ئەو کورسیە پرۆگرامی لەگەڵ بکەم و ئەزمونەکانی بەسەر بکەمەوە توانی دەستنووسی خۆت کە بەمە کۆتایی پێهێنین دەستنووسی خۆت بەجێبهێڵی فەرمی بکەیت
بەڵێ خۆشەویستان با تێنووسی پرۆگرامی پێشڕەوان کۆتایی با پرۆگرامی ئەمجارەی پێشڕەوان ئەهێنین کە بەسەرکردنەوەی خاتونێکی دیکە بوو کە ئەویش خاتۆ ڕێواز فایق ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئومێد دەکەم کەوا لە ڕێگەی ئەم چەند ساتەوە توانی بێتم کەوا ئەو ئەزمونانەی کە ئێستا بەدەستی هێناوە بەسرم کرد بێتەوە و شایانی ئەو بوو بێت، شایانی ئەو خزمەتەوە بێت و خزمەتم کرد بێت تا پرۆگرامێکی تر. ئەمێ سوپاسی تەواوی هاوکارانم کەم ئەستافەکەی خۆم ستافی کەناڵی کەرکووک بە تایبەتیش پرۆگرامی پێشڕەوان کە بەردەوام ماندوو ئەبن لەگەڵ منە. سوپاسی ئێوەی بینەرەکەم، ئێوەی خۆشەویست ئەەکەم کە کاتی خۆتان تاوکو ئێستا بۆ ئێمە تەرخان کرد تا پرۆگرامێکی دیکە و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە خواتان لەگەڵ.